دروێنە بە یەکێک لە کارە قورسەکاندا دەنرێت و هێز و توانایکی باشی دەوێت. لە دێرزەمانەوە دروێنە هەبووە و هاوڵاتیان زیاتر بە مەڵەغان و ئامێرە سەرەتاییەکان دروێنەیان کردووە. بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا لە ئێستا ئامێری پێشکەوتوو هەیە و جۆتیاران کاری پێدەکەن. بەڵام لێرە لە گوندی ڕایەت و زۆرێک لە گوندەکانی باڵەکایەتی دروێنە هەر بە ئامێری دەستی دەکرێت. زمانی خۆی ئەمەوە بیر نایە، بەڵام هەر بەداسانە درووە گەنم و زەوشیوە. بەڵام ئەو ساڵانە بڕک ئەوە سایل پەیدا بووە، ئەوە سایل مەڵەغانە و لە دەڕاستێ، بەڵام ئێستا لەو مەنتیقەی دەڕاستەیش ناکات لەبەر زەویەکان لەبار نینە لەو دەڕاستێ، هەر بە مەڵەغانەیە. بە حیسابێەوەش کە ئەو ساڵ ڕەمەزان هاتیتە پێشێ، گەنم درون و زۆ درون ئەو شتانە دەو کاتەیدایە. بە حیسابێەوەی کە ئێرە کوێستانە گەنم و زۆ درەنگ وێڕە ئاگا. حکومەت ساڵانە وەرەگریت لە سایلۆکان، بەڵام کە کاتی ماگاتێ وەرگتن لە سایلۆی ڕاوەستیت، حکومەت وەرناگریت. یعنی دەبی ئەو فەلاعانی ئێرە زەرەرێکی زۆریان وێکەوی، دەبی دانەوێڵی خۆیان هەڕاستکەن لە بازاڕی. دروێنەکردن لە مانجی ڕەمەزان قورسایی زۆری هەیە، چونکە بەهۆی درێژی ڕۆژەکان و زۆر ماندووبوون جۆتیاران هیلاک دەبن. بەڵام وەک خۆیان باسی لێوە دەکەن، هەندێکیان دوای نوێژی بەیانی و هەندێکیان شەوان و هەندێکی تریشیان لە ئێواران کاری دروێنە دەکەن. کاتی درونی جۆ و گەنم بە ڕەمەزانێ دوای نوێژی بەیانی کە مەلا بانجی دا و جەماعەت کرا بڕکراوەسی تا ڕووناکدادێت، ئەو کاتەی دەی ئیشەکەی هەتا دەوری سەعات 9 دەی دوای هەنجین ئەچۆ دەستی هەڵەگری ئەچۆ ئیسراحەت دەکەی لەبەر گەرمانەی سەعات 4 پاش عەسر 3 خەڵک دێتەوە درونەکەی، هەندێکیان بە شەو کارەبای دابینەکەن و بە شەو گەرم و جۆیەکەی درون. دوای دروێنەکردن جۆتیاران بەرهەمەکانیان کۆ دەکەنەوە و بۆ ئەوەی ئامادەی بکەن و پاچی بکەنەوە و لە خەرمانکۆی بکەن. دوای ئەوەی هەرەوەزن کرد لۆ درون خەلاص بوو، دەست بە خڕکردنەوەی دەکەین کە خڕن کردەوە کەینە قرشە. پاش قرشەی دیسان خەرمانکوت دێ، بە خەرمانکوت دێ، لە خەرمانکوی دانەکە و کایەکە لێک جواز دەکرێتەوە، هەنجینیش هەر بە هەراوەز دەکرێت و خەرمانکۆیەکەی لێ ئەەکەین و گەنم و دانەکەێک جیاواز دەکرێتەوە، دوایش ئەبینەوە ماڵەوە. و هیمەتبەرزی ئەم جۆتیارانە لە مانجی ڕەمەزان پێمان دەڵێسن ڕەمەزان لە هەر کاتێکی ساڵدا بێت و ڕۆژەکان هەرچەندە درێژ بن، ئەوان بەردەوام دەبن لە سەرکارەکانیان و لە کار ناوەستن و لەسەر ڕۆژ و گرتنیش سوورتر دەبن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی ڕایەت، حاجی ئۆمەران.